سەرخۆشی خۆم ئاراسی بنەماڵەی مام جەلالەکەم خوا ئافوی کە خوا لە گوناحی خۆش بێ داش لە هەموو کادیرانی شێتی یەکەم یعنی ئەو ڕێبازی کە مام جەلال کە بەرنێن زۆر سپاسی یەکە بێ خەڵکی کوردستانەکەم بە عام بەگشتی کە هاتوون بۆ ئێرە یعنی بەدڵێکی گەرمەوە کە لەگەڵمان نابوون بۆ ئەو پرسەیە زۆر سپاسی هەم برادران تۆ ئەگەرم بەڕێزەش بێتە ئێرە پێمان بڵێ لە چۆ هاتووی و بۆچی هاتووی بەڕاستی لە دەستدانی مام جەلال کارە ساتێکی زۆر گەورەیە بەلای منۆست دەگەم هەڵە بچە و ئەلفاظ دیستیکار بوو بەڕاستی لە دەستانی مام جەلال کارە ساتێکی زۆر گەورەیە من لە دوای خوای گەورە هیچ پێغەمبەرێکە بنەناسی و تەنها مام جەلال نەبێ چونکم هیچ کەسێ هەفتا ساڵ خەباتی نەکرد بۆ گەلەکەی و قوربانێکی گەورەی نەداوە هیوادارم جێگەی باش بێ مامۆستایەکمان لە دەستاقەت دروست نابێتەوە داواکارم قوتابیەکانی یەک بگرن کوردستان بەرەو دەوڵەت بڕوە بۆی ڕۆحی شادکەین ڕۆحی شاد بێ بۆ مام بەڵێ من دەچمەلای هاوڵاتیانی ترە گەرم هاوڵاتیە بێتە ئێرە و قسەمان بۆ بکات با بزانین چی وای لەم هاوڵاتە بەڕێزە کردووە بێتە ئێرە بڵێ مام جەلال ڕەمزی گشت قوچی گەلان بوو مام جەلال لە کورد ڕۆی مام جەلال ناتوانم بەڵێ دیارە گریان ڕێگە بە بەشێک لەم هاوڵاتیانی ئێرە نادات کە قسە بکەن ئەگام گەنجە دیارە دەوێت قسە بکات بەڵێ زانە من بەردەوام دەبم هەوڵەدەم زۆرترین پەیامی هاوڵاتیان وەربگرم بە کورتی پێمان بڵێ چی وای لە تۆ کرد بێت ئێرە ئێمە وەکو هاوڵاتیانی شاری کفری لە گەرمیانەوە هاتوین بۆ سەر مەزاری جەنابی مامی پیرۆز و مامی گەورەمان لێرەوە بەڵێن دووپاتەکەینەوە لەم جێگەیەوە درێژە پێدەری خەباتە بەرز و پیرۆزەکەی مام دەبین لێرەوە بە مام دەڵێن مام بن و ڕوحت شاد پڵنگەکەی گەرمیان شێرەکەی گەرمە سێر ئێمە درێژە پێدەری خەباتەکەتین دڵنیا بە ڕێبازەکەت بەرنادین دیارم دایکە بەڕێزە ژێرە ئامادەیەگە پێمان بڵێ دایەجان لە چۆ هاتووی وە چی وای لێ کردی بێت ئێرە وەڵی لە تای مامەجیان خۆم خێزان شەیدم خۆزگە خۆم و پێنج مناڵەکەشم لە پێناوی ئەویدا ئێمە نەماینایە بەس نەک مامەجیان سەرکردێکی وە ئاوای لێپاتایە کوڕەکانی شیشەڵا لەگە کاگلاهوری بەڕێز جێگەی بگرنەوەوانێ قوربان زۆر سپاس بۆ تۆش ئەگەر هاوڵاتیەکی تر لێرە ئامادە بێت دەمانەوێ ئەم بەڕێزە بێت ئێرە و لێ بپرسین چی وای لە ئێوە کردو بێن ئێرە وەڵی بەس دڵسۆزی و کورپەروەری و نیشتیمان پەروەری بەڕێز مام جەلال ئەمە لە دەڤەی ڕانەوە هاتوین وای لێمە کردو ئەگە بین ئەو ڕۆکانە بە بەڕێز مامە بڵین دڵنیا بە ئەمە تۆ سەفەرێکە دەیکەی و قەت لە بیرن ناکەین تاو هیچی تر ئەگەر ئەم بەڕێزش بێتە ئێرە پێمان بڵێ لە چۆ هاتووی و چی وای لێکردن بێنێ وەری مام جەلال بوون ئەمڕۆ چی وای لێکردن بۆ گڕێتینەوە بێنە سلێمانی بوو بە ئیشە جوانەکانی مام جەلال هەتا ئەمرین ئێمە قەرزاری ئەوین هەتایە قسەشم بۆ ناکردێ کە قوربان زۆر سپاس بۆ ئەم بەڕێزش ئەگەر من بەردەوام دەبم لە وەرگرتنی هاوڵاتیان ئەگەر هاوڵاتیەک لەم گەنجانە بێتە ئێرە قسەمان بۆ بکات با بزانین ئەم گەنجانە ئەمڕۆ چی وای لێکردین بەو گڕێتونە بێنێ بەداخەوە بۆ سەرۆک تاڵەبانی مڵکی کورد نەبوو مڵکی هەموو گیان بوو مڵکی کورد بوو عەرەب بوو تورک بوو هەموو گیان بەداخەوە کە سەرۆکیەکی وامان لەدەست چووە هیوای باشی بۆ خوازیین بەداخەوە بۆ سەرۆک تاڵەبانی بۆ تۆش من هەوڵەدەم زانە ڕای زۆرترین هاوڵاتی وەربگرم ئەوانەی کە لێرە ئامادەن ئەگەر ئەم بەڕێزانە لێرن ئەم بەڕێزە بێت قسەمان بۆ بکات با بزانین ئەمڕۆ چی وای لێ کردووە بێتێ کەسێکی ماحەقەت یعنی وەکو کوڕە شەهیدێک من ئەرکێکی سەرشانی خۆمە لەم پرسەی مام جەلال کەوا بەشدار بوومە و کوڕە شەهیدیشم هەم خۆم بە شانازیەوە ئەزانم هەرچی بۆ مام جەلال بکرێ سارکەمە یعنی بە حەقەت ئێستا ئەوە خۆم بە ماندووش نازانم ئەگەر لە سەعات چەندیشەوە هەر بەردەوام بم ئەم خۆم بە ماندوو نازانم حەج مام جەلال کەسێکی گەورە بوو لە هەموو کورد ڕۆی باوکی کوردان بوو مام جەلال بەس سەد مەخافن هیچ لەگەڵ مردن ناوترێت هەزار جا سڵاوە لەو گۆڕی
دەستخۆشیتان لێت. بەڵێ بەڕاستی پرسە سەرخۆشی خۆم ئاڕاستی هەموو گەلانی کورد و گەلانی عێراق و بە تایبەتی بنەماڵی تاالبانی یەکەم بۆ دەزانی بەرە جەلال تاالبانی لە دەزانی بەرە جەلال تاالبانی کۆستێکی گەرە و بۆ گەلی کورد هیوادارم ڕێزی ئەو دەستکەوتانە بگرن کە بەرە جەلال تاالبانی لە ماوەی ژیانی بەدەستی هێنا ئەو خەبات و ماندوو لە ناسی بەرز بنرخێنرێ. زۆر سپاس. هاتون تۆ چۆن هاوخەمی خۆت دەردەبڕی ئێستا من زۆر نزیکین لە گڵکۆی سەرۆک مام جەلال چی هەستێکت هەیە؟ باوەستی بڵام هەستێکی چۆنە دڵم زۆر پڕە منۆکو کچە شەهیدێک سەرخۆشی لە خۆمان و لە نەماڵەی تاالبانی و گەلی کوردەکەم بەڕاستی ئمڕۆ ڕۆژێکی زۆر ناخۆشە لە مێژووە بەڕاستی دڵمان زۆر تەنگە بۆ کەچی دواییە و بەڕێزە. وڵای بەڕاستی ڕۆژێکی ناخۆشە لە کورد ڕۆی مام جەلال. زۆر سپاس. ئەڵێم مامە ماڵ ئاوە ناتوانم هیچی کە بڵێم داوای لێ بردەکەم بەخێرەتنی کەناڵەکەتانەکەم ناتوانم پێناسەی مامە بە من ناکرێت. دەتانە بڵێن چی؟ بەداخەوە منەڵم زۆر بەداخەوە مام جەلال کەسێکی کەسایەتی کەسێکی مرۆڤ دۆست شاخە و شاخ بۆ کوردی بە هەموو دنیان ناسان زۆر بەداخەوە بەس ئەو ناڵم حیف زۆر بەداخەوە قەت بیر ناچێتەوە. ئێوە دەتانەوێت چۆن هاوخەمی خۆتان بگەنن لە ڕێگەی کورسات نیوز؟ وڵای من هەرەوەنم پێڵم خوا عەفوی کاخوا لە گوناحی خۆش هەراگان لە گوڵە سوورەکە بێ باخەوانێکی جوانی بۆ دانن بە هاڵنەوەرێ هەر ئەوە مێ گوڵە سوورەکەی مام جەلال ڕەحمەت لە قەبرەکەی لە گۆڕەکەی لە قیادەکەی لە ئیشەکەی زۆر جوان بوو زۆر ڕەحمەت لەو قەبرە چۆن ناوی زۆر سوپاس یەکێتیەکەی ناگان لە یەکێتی بێ یەکێتیەکەمان. هەزار سڵاو لە گیانی پاکی مامە بەداخەوە هەزار جار بەداخەوە پێمان خۆش بۆ ئەمڕۆ میوانی بین لێرە نەک لە ئارامگاکەی فاتیحا بەجێبێنین. هەزار سڵاو لە گیانی پاکی چۆن مامۆسایەکی جوان و جوامێر بوو بەڵام هەموو کاتێشان نازی بەوەکەین کە قوتابخانەکەی ئەوین ئاوا سەرکردەکان ئاگایان لەو خەڵکە هەژار و جوان و جوامێرە بێ کە چۆن ئابم شێوەیە هەتا ئێستا و ئەتوانم بڵێم تا بەیانیش ئامادەن و چەند ڕۆژی تر بە دوای ئەوەشدا بەجێی نەهێڵن و لە ئارامگاکەی. مام جەلال بۆ خەڵک ژیات تا دواساتەکانی ژیانیی لە پێناو خەڵکدا تێکۆشە تۆ چیت هەیە بۆ مام جەلال؟ ئەم ڕۆژە ناخۆشترین ڕۆژە بۆ من بە تایبەتی کە مام جەلالم بە خاک سپارد هیوادارم دەستکە گوڵەکە لە یاد نەکەن تر سوپاستانەکەم. ئەم ڕۆژە قەت لە یاد ناکرێت ڕۆژێکی وا باوکی میلەت بوو باوکی هەموو جیهان بوو بەڕاستی ئەمە کەسێکمان لە دەستدا لە جیهانە تاک بوو هاوشێوەی وا و نمونەی وا قەت دووبارە نابێتەوە هەرگیز دووبارە نەبوو نابێتەوە بەڵام ئەوە ناڵێن ئێمە وەک یەکێتیەک وەک گەنجانێک بۆ یەکێتی دەستە گوڵەکە لەبیر ناکەین هەمیشە دەستن لە ناو دەستین.